خۆدا من نادریمان ڕۆستەمی سۆفاڵگەر دانیشتووی ئاوای کەرێزەی سەر بە بۆکان ماوەی چەند ساڵێکە کاری سۆفاڵگەری واتە هەوڵگەریدان ساڵی هەشتاوە ئەو کارم دەست پێ کردو بە عشق و عەلاقەیەکەوە ئەو کارم ئیدامە داوە زۆر جاریش وەخت بۆ تەحتیلم کردووە بەڵام پێم سەڵەمە ژیان ئەوەی پێکردوم بەڵام هەر پێپسانە و بازم هەر هاتوومەوە سەر ئەو کارە و ئیدامم پێداوە تا ئێرە هاتووم لە پەنا کاری دیکەشەوە لە بازار بە خەریکی کاری کەشم و ئەوە شەر ئیدامە
هەر وەک بینیتان قوڕەکەمان هێنایە سەر ئامادەکردنی مشت و ماڵ بە ئیستیلاحی کوردی خۆمان وەرزدانی قوڕەکە و دوای ئەوە ئامادەکردن و هەواژیری قوڕەکە بردمانە سەر چەرخەکە و ئامادەی کوزەمان کرد. کوزەکەش کە وەک بینیتان خۆتان دروستمان کردووە، بەڵام ئێستا مەرحەلەیەکی دیکە لە کوزەکە تێی دەکا، ئەویش ڕانزاندنەوەی کوزەکەیە. بەستەگی بە سفارشە، زۆر کەس نێو سفارش دەدا کە ئێمە بۆی بنووسین، زۆر کەس گوڵە ڕۆزێک یا بەرجەستەکاری یا مشەبەکاریەک دەیهەوێت لەسەر کوزەکە بۆی ئەنجام بدەین. بەهۆی مەلان ئێستا خۆم لە نەزەرمدایە کە لەسەر کوزەکە گوڵە ڕۆزێک چاک بکەم بۆ ڕازاندنەوەی کوزەکە و زیاتر خۆنیشاندانی ئەو کوزە سونەتیە کە ئەمڕۆ خۆتان دەزانن لە ڕۆژی وەک ئێستادا دنیای پرزەرق و بەرق و جوانی هایەکی یەکجار زۆر، بەڵام سۆفاڵ جێگای خۆی حفظ کردەوە و ڕاگرتووە لە زۆر ماڵەکاندا ئێستاش هەرماوەتەوە و زۆر کەسش خاهانی ئەو شتە سونەتیانەیە لە ماڵدا، هونەرە جوانەکان، سنای دەستی. ئەم گڵە ئەمە خاکی ڕۆسە. خاکی ڕۆس لە منتخەی کوردەواری خۆشمان پەیدا دەبێت، بەڵام کەرەستە و وەسایلێکی پێویستە کە بە خاکی ڕۆستەکە ئامادە بکەین بۆ کارکردنی وەک کوزەی بەم شێوەی ئەمڕۆیی، نەک بە شێوەی سونەتی ڕابردوو گڵەکەیان بۆ دەگرێتەوە لە گڵەجاندان هێنا. ئێستا ئەمە فەرقی هەیە، گڵەکە بە حەدی خالیسی و خاوێنی و پوختەیی دەگا. ئەویش دەستگاهایەکی پێویستە وەک بارمیل، وەک قیف، ئەو جوورەکارن شتانە هەندێک هەزینەبەرن بۆ ئێمە. لێرەدا ئێمە ئەوە ناکەین، بەس دەچین گڵەکە بە ئامادەی لە هەمەدان، لالەجینی هەمەدان دەیکڕین، دەیهێنین بۆ ئێرە، هەم بۆ ئێمە باشترە، هەم وەک گڵەکە پوختەترە. لە خاکی ڕۆز ئیستفادە دەکەین بۆ دروستکردنی کەرەستە پێویستەکانی وەک بڵین کوزە و جەڕە و دەوری و ئەو جوورە شتانێکەوە هەر مشتێکە خۆی بە دڵخای خۆی سفارشی دەدا. ئێمە گوڵە ڕۆزەکەمە ساقیەکەیمان ئامادە کردووە، ئێستا دەمانوێت گوڵەکە لە ئێبتداوە لە ئەوڵەوە دەست پێ بکەین بە ڕازاندنەوەی گوڵبەرگەکانی کە ئەو گڵە خۆی لە دوو جۆر ئێمە ئیستفادەی لێ دەکەین، کەڵکە لێ وەردەگرین بۆ سەر چەرخەکە دروستکردنی کوزەکە. گڵەکەمان یا بڵێن قوڕەکە هیچ شتێکی لەگەڵ نییە، هیچ ماددە و هیچ بەغیرز ئەو گڵەکە نەبێت کە دەگرین و هیچ مەواد و شتێکی تێکەڵ نییە، بەڵام بۆ دروستکردنی بەرجەستەکاریەک وەک گوڵە ڕۆزێک لازمە، پێویستە ئەو گڵە ئاڵماتۆڕبەندی بکرێ. شتێکی کەی پێویستە بە نێوی لویی، ئیستیلاحێکی سوفاڵگەریە. لویش بە کوردی خۆمان دەبێتە نێرکی جەگەن یا نێرکی قامیش کە لە پاییزاندا لە زۆر جێگاکان پەیدا دەبێت، شتێکی زۆر ئاساییە. ئەو ئەڵماتۆڕبەندی تێکەڵ نەکەی گوڵەکە یا ئەو شتێکە بەرجەستەکاریانەی لەسەر گۆزەکە ئەنجام دەدرێ و دەکرێ دەقەڵشێ ناگاتە ناو کوورە. بە ئیستیلاحی ئەمڕۆ پێی دەڵێن ئاڵماتۆڕبەندی قوڕ لەسەر سۆفاڵ. ئەبەو شێوەیە نەبێ گوڵەکەمان دەقەڵشێت یا تەرەک دەخوات دەشکێ و ناگاتە ناو کوورەکە. ئێستحکام و ڕاگررتنیەتی هەتا مەرحەلەی پوخت کە دەچێتە ناو کوورەوە. ئێمە گوڵەکەمان بە مەرحەلەی کۆتایی دێت، زۆری نەماوە، سێ بەرگی لێ دەین، بەڵام گوڵەکەمان ئامادەی نەسبکردن یا پێوەنووسانی سەر گۆزەکە دەبێت. گوڵبەرگەکانی لە مەرحەلەی ئەوەڵدا کە دین سیانی ئەوەڵ دەبێت شکۆلەتر بن، گچکەتر بن، یا ئەوەی کە لە دوای ئەواندا تۆزێک بە گەورەتر خۆنیشان بدەن. لە نێو گوڵی لەسەر گوڵە تەبیعیەکانیش ئەگەر چاولێ بکەن گوڵبەرگەکانی ئەوەڵمان شکۆلەترن، بچووکترن و دوایە هێواش هێواش گەورەتر دەبنەوە. ئێمەش دەمانوێت تۆزێک لە واقعی نزیکتریان بکەینەوە. هەر بۆ هۆیەوە ئێمەش گوڵبەرگەکانی ئەوەڵمان شکۆلەترن هەتا دێ گەورەتریان دەکەینەوە و کە تۆزێک بە حاڵەتی تەبیعی خۆ نیشان بدەن. بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی لێ دەکەین لەبەر ئەوەی گوڵەکە ئێستحکامی باشتر بێ، بچێتە ناو گۆزەکەەوە و بچەسپێ پێیەوە لێ نەبێتەوە.
دێنە سەر گەڵای گوڵەکانمان. گوڵەکان زۆر کەس پێی باشترە گەڵاکانی زۆر بێ، بەڵام لە 3 گەڵا تا 5 گەڵا دەتوانین داینین بە شێوەی تاق، جووت نابێت، ناحەزی دەکات. بە شێوەیەکی مەخروتی گڵەکە چاک دەکەین، بە نەرمایی لە پارێ دەست لێ دەدەین تا تۆزێک پانیکەینەوە، بە شێوەیەکی گەڵات دەربێت زۆر بە ئارامی. ئێمە لە زۆر شت دەتوانین کەڵە وەرگین لە هەموو وەسایلە ئیبتیدایەکان یا هەتا بڵێن فڕێدراوەکان، زۆر بەڕاحەتی بە وەسەتی گەڵاکەیدا دێنین و شێوەی گەڵایەکی تێدا بە وجود دێنین یا خەڵق دەکەین. گەڵاکان بە بڕوای من ئەگەر 5 گەڵا بن زۆر جوانتر و تەبیعیتر دیارە، هەتا ئەوەی 3 دانە یا زۆر زۆر زیاتر بن لەوە. بە بڕوای من 5 گەڵا ئستانداردی خۆیەتی شتێکی جوان و ڕازاوەیە. ئەوەش کۆتایی گەڵای گوڵە ڕۆزەکەمان لەسەر گۆزەکە. سەرەتای دەستپێکردنی من ئەو کاری سۆفالگەریە، خۆم کاری ئاراژگەریم دەکرد، بەڵام علاقەیەکی زۆرم بە کاری دەستی بە تایبەت سۆفال هەبوو. دۆستێکمان لێرە ئاغای مەنسووری فەتاحزادە لە سازمانی فەنی و حرفەی مڕەبی بوو. هەواڵم زانی کە بەڵێ لەوێ مەشغوڵی تەدریسی ئەو ڕشتەکارن. بە علاقەیەکی زۆرەوە ڕۆژێ لە هەفتەیدا 2 ڕۆژ دەچوون بۆ کلاسەکانی ئاغای فەتاحزادە لە ساڵی 1380 هەتاوی. ماوەی 2 ساڵێک لە خزمەتیدا بووم، کارم لەگەڵ کرد بە علاقەیەکی زۆرەوە. خۆشبەختانە دەتوانم بڵێم جزوی شاگردە ممتازەکانی ئاغای فەتاحزادە بووم. ماوەی چەند ساڵێکە کە لی دەگوزارێ بەردەوام لەسەر کاری خۆم هەم بە علاقەیەکی زۆریشەوە، جدا لەوەش کاری دیکە هەر دەکەم، بەڵام ئەم کارم هەمیشە هەر لەگەڵە و هەر لەگەڵمدا دەژی، خۆشم لەگەڵم کارەدا ئەژیم. پێم خۆشە جوانان، کەسانی کە علاقەمەندی کاری دەستین، فەرق ناکە هەوڵگەری بێ، دار بێ یا هەچ کارهایەکی دیکەی هونەرە جوانەکان بێت بیکات، بەڵام پێم خۆشە هۆگری پەیدا بکەن بە کاری دەستی. کاری دەستی میراسی کۆنی هەر نەتەوەیەکە، پێویستە ئێمە پەرەی پێ بدەین، زندوی ڕابگرین. لە ڕابردوودا ئەهمیەتێکی خاصی بوو، زۆر زۆر دەوڵەمەند بوو، هەم لە نظر دروستکردنەوە، هەم لە نظر خەڵکیەوە، لە نظر بازار و کەسب و کارەوە. ئەسڵەن دەرامەتزا بوو بۆ زۆر کەس، وەک شغڵ و پیشەیەک کەڵکیان لێوەرگرتووە. بەڵام بەداخەوە زەرق و بەرقی ئەمڕۆ دنیا وای کردووە خەڵک لە شتەهای دەستی دوور کەوتۆتەوە. یعنی وەکەوەیە کە بە نەزەری من
ناسنامی خوان ڕەنگە تۆزێک کەم ڕەنگ کرد بێت هیوادارم پڕەنگتری بکەنەوە چونکە میلەتەکان نەتەوەکان هەموو ئەوانە بە سەنایی دەستی بە موسیقی بە هونەر زیندوو دەمێن و ڕادەگیرن و دەناسرێنەوە ئەوانی کە دروستم کردوون ئەکسەرن هەموو سفارشی خەڵکین ئەمڕۆکانی کە دەبینی زۆر شت هایەک هەیە جوانتر لەوانەی ئێمن بەڵام خۆشبەختانە لە نمایشگا لە پێشانگاکاندا کە ئێمە دەچین حزورمان هەیە جەماعەت ئێستاش هۆگریان پێی هەیە دەکڕن سفارش دەدەن بۆ زۆر کەسیش داوا دەکەن کلاسی فێرکاریتان هەیە بەداخەوە کەمتر وایە بۆ بتوانین بەهۆی نەبوونی جێگا و ڕێگاوە بتوانین کلاس دایر بکەین جوانان زیاتر جەزبی ئەوە بن ئەوانیش حەقیانەکە بڵێن لە چۆ ئێمە هەموو ساڵەیە پێشانگامان دەبێت لە تەرەف میراس فەرهەنگیەوە بە مناسبەتایەکی وەک 22 بەهمەن یا بڵێن نەورۆز بە تایبەت پێشانگای من نەورۆزانەمان هەموو ساڵە هەیە لە پێشانگاکان لە ڕزایە شرکەتم کردو لە بۆکان چەند جارێک هەتا جارێکیش لە سلێمانی لە تەرەف کۆمەڵی هونەرە جوانەکانەوە بە سفارشی ئاغای مامۆستا زای سەدیق ئوستادی دانیشگای خۆشەویستمان سلێمانی لە پێشانگاکانی ئێرش کە بەهارە و زمستانە ئەوانە کە دادەندرێن هەمیشە شرکەتمان بووە و دەشتین چەند سفارشێکشم پێدراوە ئەسەرهایەکی تاریخین ئیشاڵڵا بتوانم جێگا و ڕێگایەک دابین بکەم بتوانم پێک بێنم چون نیاز و فەزای پێویستە بۆ کارهایەکی گەورە کەتیبەی دیواری 2 میتر لە 1 میتردا یا گەورەتر یا بچووکتر تابلۆهایەکی کاملەن هونەری هیوادارم ئیشاڵڵا بتوانین ئەو جێگانە دابین بکەین و کەسانێکیش کە عەلاقەمەندن بێن ئێمە لە خزمەتیان داین یا کەسانێک لەو وارەوە شارەزان ئینشاءڵڵا بتوان هاوکاری ئێمە بکەن باشتر لەوانە دروست بکەین بیخێنە ناو بازار و ژێردەستی خۆشەویستانمانەوە من لە هەموو ساڵێ چەند جارێکە لە پێشانگاکان شرکەت دەکەین لەوحی تەقدیر پێمان دەدرێت وە ساڵی 95 بە عنوانی پێشکەسوەتی سەنایی دەستی لە بۆکان لەگەڵ ئاغای فەتازادە ئینتخاب کراین زۆر بۆ ئێمەمای خۆشحاڵی بوو چونکە هەر ئەو کارانە دەبنە جریقەیە کە ئینسان باشتر لەوەی کە هەیە خۆنیشان بدا هەوڵی زیاتر بدات شتی باشتر بێنێتە ناو کارەوە سۆفاڵگەری لە منتقەی کوردەواری خۆمان بەداخەوە ڕوو بە کوژانەوەیە زۆر بەداخەوە چونکە پێشتر کارهای سۆفاڵگەری زۆر باو بووە زۆر کەڵکی لێ وەرگیراوە بەڵام ئێستا بەداخەوە بەرەو نابودی بەرەو کوژانەوە دەچێت من بۆیە هەوڵودەوڵم زیاتر هەر لەسەر ئەوەیە کە پەرەی پێ بدرێ زیندووتر بکرێتەوە ئیشاڵڵا کە هەرواش دەبێت بە نەزەری من ئەلان لە خودی ناو بۆکان 2 نەفەر ئێمە زیاتر کاری هەوڵگەری بە شێوەی حرفەیی دەکەین لە پێشانگاکاندا زۆر دۆستان کە تەشریف دێنن سۆفاڵ دەکڕن بازێک بە فەرز بڵێن ئێمە قیمەتی کە پێ دەڵێن زۆریان پێگیرانە بازە شتێک بەڵام بەداخەوە ئەگەر بەوردی تێ بڕوان و لێ بکۆڵنەوە بۆ خۆیان هەڵی سەنگێنن بەڕاستی وەش هونەری دەستیە سەنایی دەستی وەک قالب نییە وەک ئەوە نییە بڵێ بە قالب دروست کرابێ ئەوە کولن بە دەست دروست دەکرێت ئەرزش و بایەخی ئەو کارە دەستیش ئەوەیە تۆ بەدەست خەڵقی دەکەی ئەو ئەسەری جەنابەت دەیکڕی ئێشی دیکە لەوەی جەنابتی نییە ئەگە قەرار بێت تۆ بینی شتێکە بە دەستگا دروست دەکرێت غەیری دەست هەزار نەوەک بۆ بێن هەمووی وەک یەک وایە بەڵام من 100 دانە لەم سۆفاڵانە چاکەم هیچی وەک یەک نین شەباهەتیان هەیە بەڵام یەک نین زەحمەت و کارێکی زۆر زۆریان هەیە هیوادارم کە کڕیارەکان دۆستانی کە عەلاقەمەندن دەکڕن تۆزێک بەبایەختر چاوی لێ بکەن چونکە هەم هەزینەی زۆری بۆ ئێمە هەیە هەم زەحمەتێکی یەکجار زۆری بۆ ئێمە هەیە بەڕاستی جێخۆیەتی ئەوانەی کەەوە دۆستان تەشریف دێنن لە پێشانگاکان شتمان لێ بکڕن دەستمان بگرن
تەشویقمان بکەن بۆ نمونە من زۆری نەما بوازی لێ بێنم بەڵام دۆستێک بە ناوی دکتۆر کاردۆ هیدایەتی ئێستاش مەمنونی هەم هات لە پێشانگایەک چەند گۆزەیەکی تایبەتی لە ئێمە کڕی برنێەوە بۆ ئەوروپا زۆر لێ لاجالە بوو زۆر تەشویقی کردن ئەوەش بازم منی زیندوو کردەوە ئەوانە زۆر مهمن تەنیا هەرکردن و مادی نییە بەڵکو قسە مهمە ئەرزش پێدان مهمە بێ ڕێزیکردن نابودکردنە کوژانەوەیە بەڵام هیوادارم دۆستان کەسانی کڕیاران یاکە لە پێشانگاکان دێن بایەخ بۆ کارە دەستەکان زۆر دابنێن چون بەڕاستی بە هەوڵێکی زۆر بە زەحمەتێکی زۆر بە هەزینەیەکی زۆر هیچ وەخت بایەخی ئەم پوڵە ئەم کە من لەسەر وەختم لەسەر کردو بای ئەو پوڵە نێ مطمئین من بە هەر قیمەتێک کە بڵم بەڵام حەدی ئەقەل بێڕێزی با پێ نەکرێت.